شەڕ و شۆڕش هەلومەرجی گشتی ئێران. مێژونووسێکی ئێرانی هەلومەرجی ئەو سەردەمە بەم جۆرە بازەکە. موشیردەولە کاتی هاتە سەرکار کە دۆخی ئێران بەهۆی ڕووداوەکانی جەنگی جیهانیەوە 1940 پەرێشان و بێسامان بوو. یاخیان و ڕێگرەکان لە ئەطرافی وڵاتدا ئاڵای هەڵگەڕانەوەیان هەڵکردبوو. هەندێک لە ئێلات و عەشایر سەرەڕای ئەوەی باجیان نەئەدا سەرپێچیان لە فەرمانی حکوومەتی ناوەندیە کرد. حەزیانە کرد حکوومەتی تاران لاواز بێ یا بڕوخێ. باری دارایی وڵات زۆر لەرزۆک و بە جۆرێکی گشتی وەرگرتنی دەرامەتی دەوڵەت تێکچوو بوو. خەزانە چۆڵ و حکوومەتی ناوەندی ناتەوان بوو. دانی مانگانەی فەرمانبەرانی حکوومەت بە جۆرێ تووشی دواکەوتن ئەبوو، زۆر جار چەند مانجێ تەڵەبکار بوون. هەلومەرجی ئەو سای ئەرتەش بێ ئەندازە جێگەی داغ بوو. هێزە نیزامیەکانی ئەو زەمانە پێگاتە بوو لە مانەی خوارێ. یەک فیرقە قازاق کە لە زمانی پێش جەنگەوە لەژێر سەرپەرشتی ئەفسەرانی رووسیا قەیسەریدا بەڕێوە ئەبران. ئەم ئەفسەرانە بە جۆرێکی ئاسایی لە خزمەتی دەوڵەتی ئێراندا بوون. لەو کاتەدا سەرۆکایەتی فیرقا لە ئەستۆی ئەستارۆسلسکیدا بوو. 8,000 کەس بوو. 2. تاقمی ژاندارم کە لە زمانی میستەر شوستەری ئەمریکایی ڕاوێژپێکراوی دارایی ئێران و سەرۆکی خەزنەداری گشتی بەنیازی کۆکردنەوەی داهاتی دەوڵەت دامەزرێنرا بوون. ئەم تاقما لە ساڵی 1329 قەمەریدا پێگەێنرا بوو. دوایی بوو بە ناوچی سەرەکی بەڕێوەبەراتی ژاندەرمری کە بەهۆی کۆلۆنۆل یالمارسۆن و چەند ئەفسەری سویدی تر بەڕێخستنێکی نوێ دامەزرا بوو. هەمویان 8,400 کەس بوون. لە لای سەروی ئێراندا کەنارەکانی دەریای خەزەر بە تایبەتی ڕەشت هێزی متەجاسرین خەریکی شەڕ بوون لەگەڵ ئۆردوی قازاق. لە ئازەربایجان ئیسماعیل ئاغای سمکۆ ڕاپەڕی بوو خەریکی پێکادان بوو لەگەڵ بەشێکی ئۆردوی ژاندارم. هەروەها کوردەکانی کوردستانیش بەشێکی تری ئۆردوی ژاندارمیان بەخۆی خەریک کردبوو لە شەڕ هەڵاتندا بوون. لە سەرانسەری ئێراندا تێگەڵچوون و پێکادان ڕوویەدا. سمکۆ لە سەرەتای دەستپێکردنی بزوتنەوەکەیەوە ئاگاداری لاوازی ئێران و خراپی هەلومەرجی گشتی حکوومەتی ئێران بوو. لەبەر ئەوە لای وابوو ئەوە هەلێکە ئەبێ کورد بۆ سوودی خۆی بیخۆزێتەوە. کوردی شوێنەکانی تریش پشتیوانی لە مامکەن بە ئامان جینەتەوەی خۆیان بگەن. ساڵی 1990 دوو ڕووداوبوون بەهۆی تەقانەوەی ناکۆچی دێرینەی کاربەدەستانی ئێران و کورد بە تایبەتی شکاک لە ناوچەی ورمێدا. پیلانی کوشتنی سمکۆ و ناردنی حاکمێکی نوێ بۆ ڕەوانەوەی کورد دە ورمێ. پیلانی کوشتنی سمکۆ جێنشینی والی ئازەربایجان لە تەورێز کابرایەک بوو بە ناوی مکەڕەمەلمولک پیلانێکی بۆ کوشتنی سمکۆ دانا. بۆمبێکی لە ناو قوتوویەکی شیرینیدا بۆ نار بۆ ئەوەی لە کاتی هەڵبچڕیندا پێدا بدەقێتەوە. کسووری ڕووداوەکە بەم جۆرە ئەجێڕێتەوە. مکەڕەمەلمولک نائیب الئەیالا لەبەر ئەوەی سوپایەکی لەبەردەستدا نەبوو بینێرێتە سەر کوردەکان بە ناچاری بیری لە چارێکی ترە کردەوە. ئەوە بوو کە بۆمبێ بۆ ئیسماعیل ئاغا بنێرێ و لە ناوی ببات. ساڵی 1270 لە کاتی جەنگەکانی تەورێزە حەیدەر ئەمواغلی و کەسانێکی تر لە ئازادی خوازانی ئەم شارە بۆ کوشتنی شوجاع النیزام بیریان لەم چارەیە کردبووە. توێکیان بە ناوی ئەمانەتەوە بە پۆسەدا بۆ نارد و کوشتیان. مکەڕەمەلمولکیش ئەیویست هەمان شت لەگەڵ سمکۆ تاقی بکاتەوە. بۆ ئەم کارەش هاوبیر و هاوکارەکانی بەنهێنی لە ئەرمەنەکان بوو. بۆمبەکەش ئەوان دروستیان کردو. مکەڕەمەلمولک ناردی بۆ خۆی لەبەر ئەوەی خەسووی ئیسماعیل ئاغا لە گوندێکی خۆیدا ئەنیش بەو ناوەی کە ئەوە قوتووی شیرینیە ئەو ژنە بۆ زاواونەوەکەی خۆی ناردووە ناردی بۆ چاهریەک بۆ ئیسماعیل ئاغا. بەڵام سمکۆ لە شوجاع النیزام هۆشیارتر بوو، خۆی دەرباز کرد. لە زمانی ئەوەوە ئەجێڕنەوە کە قوتوکەیان هێنا کوڕەکەم بە ناوی ئەوەوە کە ئەمە شیرینیە و نەنکی بۆی ناردووە پێی لە سەرکردنەوەی داکرد. من داستانی شوجاع النیزام بیرکەوتەوە. بەدگومان بووم و هۆشیار بوومەوە. لەبەر ئەوەی لەسەر چیمە دانیشت بووم وتم لەوێ بیکەنەوە. هەر کە نەخشەکەیان دڕی و ڕۆشنیەکی کەمیلە دەرکەو من فرسەتم نەدا و بە پێتێم هەڵدا و هاویشتم بۆ دەر و باوەشم بە کوڕەکەم داکرد و خۆم لەسەر زەویەکە درێژ کرد. بۆمبەکە چەند هەنگاوێ دوور لە ئێمە تەقیەوە. بەم جۆرە سمکۆ لە مەرگ ڕزگار بوو. بەڵام بۆمبەکە لە جێک تەقیەوە عەلی ئاغای برای و چەند کوردێکی تری کوشت و ئەمەش بەهانەیەکی تریدا دەستی سمکۆ. نظام السەڵتەنە لە ساڵی 1284دا یەک ساڵ پێش بزوتنەوەی مەشروتە تەمینیدا بە جەعفەر ئاغای براگەورەی سمکۆ و بە قورئان سوێندی بۆ خوارد و هێنایە تەورێز. دوایی ئەوی لەگەڵ دوو کەس لە هاوڕێکانی کوشت، ئەوانی تر بەڕاکردن گیانی خۆیان دەرباز کرد. سمکۆ لەم ڕاپەڕینەدا ئەوانەی کردە بەهانە. ئەم پیلانە سمکۆی بە تەواوی درودۆم کرد لە ئێران، بۆی دەرکەوت هێشتا دەستیان هەڵ نەگرتووە لە پیلانجێڕان و کوشتنی بە فێڵ و دوژمنایەتی لە پەنای دۆستایەتیدا. کەوتە هەڕەشەکردن لە کاربەدەستانی ئێرانی و هاندانی کورد بۆ شۆڕش لە پێناوی ئازادیدا. دانانی حاکمی نوێی ورمێ. هەر لەو ڕۆژانەدا کە ویستیان سمکۆ بکوژن، سپەدار کە بۆ دووەمین جار بوو بە والی ئازەربایجان زیا ئەددەولەی ئەلبورزی دانا بە حکومڕانی ورمێ لە جێگەی سەردار فاتح. بە قسەی تەمەدون زیا ئەددەولە هاتبوو بۆ بەرهەڵستی نفوزی کورد لە ورمێ.
بە قسەی دەحقانیش هاتبوو بۆ ڕاگررتنی ئاسایشی ورمێ و پاراستنی لە دەستدرێژی کورد. بۆ ئەو مەبەستەش 200 سوارە نیزام و تۆپێکی شاخاوی لە ڕێگەی گۆمی ورمێەوە لەگەڵ خۆی هێنابوو. هەروەها هانی خەڵکیشیدا بۆ ئەوەی لە هەموو گەڕەکێکی ورمێ کۆمیسیۆنێکی جەنگی پێک بهێنن بۆ پاراستنی شارەکەیان لە هێرشی کورد. بەر لە هاتنی زیاد دەولە هەندێک کورد چوو بوونە ناو ورمێ لەوێ ئەژیان کە بینیان بە تۆپ و سوارە نیزامەوە هات ڕەوینەوە. دوای 5 ڕۆژ لەگەیشتنی حاکمی نوێ سەر لە بەیانی 6 کورد چواردەوری خانووی حاکمیان کرد ئەیانویست زیاد دەولە بگرن. تەقە دامەزرا، سەربازەکان بەدەنگ تەقەکەەوە هاتن بۆ یارمەتیدانی حاکم. خەڵک کە بە تێگەڵچوونی کورد و سەربازەکانی حکوومەتیان زانی هەر کەس چەکی هەبوو تاویدایە و چوون بۆ یارمەتی حاکم. پەلاماری کوردەکان سەری نەگرت، بە تەقە لە شار دەرکران. لەبەر ئەوەی خەڵکی ورمێ ئەو کاری کوردەکانیان بە هاندانی دکتۆر پاکار ئەزانی، تاقمێکیان هەڵیان کوتایە سەر بارەگای ئەمریکی. 6 کەس لەو مەسیحیانیان کوشت کە لەوێ داڵدەدرابوون. سمکۆ ئەویست نێڵێ زیاد دەولە جێگیر ببێ. لەو ڕۆژانەدا هەموو ڕێگە زەمینیەکانی ورمێ گیرابوون. تەنیاڕی بەندەری گوڵمانخانە مابوو لەسەر گۆمی ورمێ. گوڵمانخانە ئەماری گەنمی لێبوو. سمکۆ بە هەواڵی سەرنەکەوتنی پەلامارەکەی ورمەی زانی. دەستەیەک شکاکی بە سەرۆکاتی تایربەگ ناردە سەر گوڵمانخانە و گرتیان بۆ ئەوەی لە تەورێزەوە نەتوانن هێز بۆ یارمەتی زیاد دەولە بنێرن. ورمێ کەوتە ناو ئابڵوقەی کوردەوە. جەنگی پڕوپاگەندا. چەکدارەکانی کورد لە ناوشاری ورمێدا ئەگەڕان. خەڵکی بە گرتنی گوڵمانخانەیان زانی. دوکان و بازاریان داخست و چوونەوە ماڵەکانی خۆیان. سەرکردەکانی کورد کە ئەمەیاندی کەوتنە هەوڵدانی ڕاکێشانی دانیشتوان. تەمەدون شایەتی ئەو ڕۆژانە بووە. هەندێک لە هەوڵەکانی کورد بۆ بەدەستهێنانی دۆستایەتی خەڵکی ورمێ ئەجێڕێتەوە. لێرەدا هەندێکی دووبارە ئەنووسینەوە. چوارشەممە سیوێکی ئاردی بەهەشت 1998 دەی ڕەمەزان 1337 یانزەی مە 1990 کوردەکان لە شار جاڕیاندا. خەڵچینە بزان و ئاگادار بن. ئێمە هیچ ناکۆچیەکمان لەگەڵ ئێوە نییە. هیچ جۆرە دوژمنایەتیەک لە بینی ئێمە و ئێوەدا نییە. ئێوە دڵنیابن و بڕۆن دوکانەکانی خۆتان بکەنەوە و خەریکی کار و کاسبی خۆتان بن. ئێمە تەنیا لەگەڵ حکوومەتی بێگانە مخالفین کە لە دەرەوەی شارەوە هێنراونەتە ئێرە و لە ناو خەڵکدا نیفاق و دووبەرەکی بڵاوەکەنەوە. بە کەڵک وەرگرتن لە دووبەرەکی ئەکەونە پڕکردنی گیرفانی خۆیان. بە گیرفانی خاڵیدین و بە گیرفانی پڕ و کەلوپەلی زۆری گرانبەهاوە لەم شارە ئەڕۆن. ئەم جۆرە حکوومەتانە هیچ گوێ نادەنە میلەت و شار. هەر لە بیری ئەوەدان حەدی ئەعلای ئیستیفادەی نامەشروع و عەیاشی و هەرزەجی و حیف و مەیلکردنی پولی میلەتدان. بەڵێ ئێمە لەگەڵ ئەم جۆرە کەسانەی بەڕاستی وەکو زەروان دوژمنایەتیەکەین. ئەهالی محتەرەم، وەرن غیرەت بدەینە بەر خۆمان و فەرماندار لە ناوخودی ئەهالی ورمێدا هەڵبژێرین و نەهێڵن بۆ ئێمە لە کون و کەلەبەرەوە فەرماندارمان بۆ بێنن. هەینی 2 خۆرداد 1298 3 ڕەمەزان 1337 سیانزەی مە 1990 لە ئەنگرەکانی سمکۆ بەردەوام بوون لەسەر پەیوەندیگرتن لەگەڵ خەڵک لە بازار و لە ماڵان و بە خەڵکیان ئەوەت لێرە بە دواوە ئەبێ فەرماندارەکان لەلایەن خەڵکی ورمێ و لە ناو خەڵکی ورمێ هەڵبژێرێن و دابنرێن. تەنانەت سەرۆکی هەموو دائیرە و لەخەکانیش ئەبێ لە خەڵکی خودی ورمێ بن. ئەی ئەم هەموو ئاعیان و ئەشرافی ورمێ کە سەدان ساڵە خەڵکیان بەڕێوە بردووە و مەقاماتی حەساسیان هەبووە، بۆچی ئەبێ ئێستا لە گۆشە و کەنارە ڕابوەستن و فەرماندار بۆ ئێمە و ئەوان لە دەرەوە بێت؟ بۆچی سەرۆکی نەزمیە و سەرۆکی ژاندەرمریان لە دەرەوە هێناوە و لە دەرەوە ناردووە؟ مەگەر لە خودی ورمێ کەسانی بەسیر و ئاگادار کەمن کە ئەو کەسە پوچانیان بەسەر ئێمەدا سەپاندووە کە بە چیبر و نخوات ڕەفتارەکەن، هەوڵ ئەدەن هەمیشە بینی کورد و عەجەم تێک بدەن، گیرفانی خۆیان پڕ بکەن، بە زەرەق و بەرەقەوە بژین. مەگەر ئەوانەش خەڵکی ئەم وڵاتە نین، دڵیان بەم ناوچەیە ناسووتێ. تا ئێستا بەرامبەر بەو هەموو مانگانەی کە وەریان گرتووە بای دینارێ خەریکی ئاوادانکردنەوە بوون و بۆ پێشکەوتنی ئەم بەشە کارێکیان ئەنجام نەداوە. ئەم قسانە کە شایەتێکی ئەو سەردەمە ئەیجێڕێتەوە چونکە بێبڕوایەکی قوڵ لە نێوان عەجەم و کورد دروست بوو، خەڵکی ورمێ بەدەنجیەوە نەهاتن. تەنانەت کابرای شایەت کە لێی ئەدوێ ئەڵێ دیسانەوە دارودەستەی سمکۆ لە کۆڵان و بازاردا کەوتنە پەیوەندی لەگەڵ خەڵک و قسەیان بۆ کردن. مەبەستی ئەو قسانەیە کە نووسراون. بیرڕای خۆیان ڕوون ئەکردەوە و کەوتە بوونە بڵاوکردنەوەی. معلومە کە کوردەکان لە جێگەیەکەوە تعلیماتی ئیجتیماعی و ئەفکاری سیاسیان وەرئەگرن و تەنانەت وەزیفەی تەبلیغاتیان لە ئەستۆ گرتووە. مەبەستی تەمەدون کۆمیسیۆنی ئەمریکاییە کە ئەبێ دەرسیدا دابن. لێکدانەوەی قسەی باش لەسەر بنچینی سوئی نیەت ئەوی ژەنگدانەوەی ئەو پەیوەندیانە ئاساییە بوو کە لە ماوەی چەند قەڕنی ڕابردوودا دروست بوو. لە جوڵانەوەکەی شێخ عوبەیدوڵڵادا تەقی بووە و بووە شەڕێکی ئەهلی خوێناوی. لە کاتی جەنگی جیهانی و لەشکرکێشەکانی عوسمانی و ڕووسیدا دووبارە بووبووە. ئێستاش بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بەر لەوەی ڕووبەڕووی بەرهەڵستی ڕەسمی و هێزی دەوڵەتی ئێران ببێ ڕووبەڕووی ویستی سەلبی عەجەم ئەبوو.
ئەجینە ئەم قسانە وەکو ئەو قسانن کە لە سەردەمی مەشروتەدا ئەکران و دوایتر لە قانونی ئەساسی ئێراندا وەکو بەشێ لە مافەکانی خاڵ بۆ دانانی ئەنجومەنی ویلایەتی و ئیارەتی نووسرابوون و بەگشتی ئەچوونە خانەی بیری دیموکراسیەوە کەچی تورکە ئازەرەکان گویان لێ نەئەگرتن و هاوکاریان لەگەڵ نەئەکردن و نەئەبوونە هاودەنجیان. ئێرانەکان شێخ محەممەد خیابانی بە یەکێ لە ئازادی خوازانی گەورەی ئێراندا ئەنێن. ساڵێ دوای ئەو ڕووداوانە لە تەورێز قیامی کرد لە وتارێکدا کە لە کۆشتی تەجەدود لە تەورێز بۆ لایەنگرەکانی داوە لە ڕۆژنامەی تەجەدودی ئۆرگانی بزوتنەوەکاندا بڵاوکراوەتەوە ئەڵێ ئاغان ئێوە ئەزانن بۆچی ڕاپەڕین ئەگەر هەلومەرجی پێش ڕاپەڕین هەڵبسەنجێنین حاڵەتی ئەسەف ئەنجێزی مەملەکەت و اختیلافاتی بێحەد و حەسری مالیە و ئیقداماتی بێناموسانە و جانیانی نەزمیە شەهرەبانی بهێنینە بەرچاو پێویستی ناچاری ڕاپەڕین هەسپی ئەکەین و تێگەین. ئەو دزانەی کە لە تەورێز دەرەکرێن مەبەستی مەئمورینی ئیداریە نابێ ببنە سەدرنشینی ئەمارەت جانیانی کە لە مەرکەزی ئازەربایجان هەڵدێن نابێت جڵەوی حکوومەتی شار و وستانەکانی تر بەدەست بهێنن چونکە هەموو خاچی ئازەربایجانی ئێران پیرۆز و دیموکراسی ئێران خاوەنی شخصیەتی حقوقین. ئەم قسانەی خیابانی لەگەڵ قسەی جارچێ کوردەکانی ورمێ جیاوازیان چییە؟ بۆچی ئەبێ وتاری لە هەمان بابەتی کورد بە تعلیماتی کۆمسیۆنەکانی بێگانەدا بنرێ و وتاری خیابانی بە بەیانی ئازادی؟ هێزەکانی سمکۆ ورمیان ئابلوقەدا ڕێگەکانیان بەست گرانی و قاتوقڕی لە شار بڵاو بووە. ئەڵلقەی ئابلوقەدانی شاری ورمێ تا ئەهات تەنگترە بوو چونکە هەموو ڕۆژێ زۆرتر کورد ئەهات نەپاڵ سمکۆ و هەموو شەو هێرشیان ئەکردە سەر قەڵای ورمێ. خەڵکی ورمێ بەرگریان ئەکرد و نیان ئەهێش پێوتە دەست کورد. کۆمسیۆنی جەنگ چەکدارەکانی ورمێ بەسەر حەودەواازەکەی شار و بورجەکان و دیواری قەڵادا بۆ بەرگری لە هێرشی کورددا بەش کردبوو. ئەم کۆمسیۆنەی ئەتوانی پارەی کڕینی تفەنگ و فیشەک و باروت و موچەی تفەنگچیەکان تەئەمین بکە. داوایان لە میستەر پاکارد سەرۆکی میسیۆنی ئەمریکایی کرد 3000 تومانیان بە قەرز بداتێ ئەویش پارەکەی پێدان و بەوە کەوتنە دیفاع لە شار. سیر ئەوەیە لە جێرانەوەی ڕووداوەکاندا ئاغای تەمەدۆن کورد تاوانبار ئەکا بۆی پاریان لە میستەر پاکار وەرگرتووە و بە ئامۆژگاری ئەو کەوتونەتە جوڵان کەچی لە هەمان کاتدا خۆی وەرگرتنی پارە لە پاکاردا بۆ کڕینی چەک و دابینکردنی پێویستیەکانی بەرهەڵستی کورد ئەگێڕێتەوە. 20 مای 1990 هێرشی بۆ سەر شار دەست پێکردەوە. سەرەتای شەوی 12 ڕەمەزان هێرشەکەیان تۆن کرد بەڵام چەکدارەکانی ورمێ بەرهەڵستیان کرد. هێرشەکەی ئەم جارە سمکۆ خۆی ڕاستەوخۆ سەرکردایەتیە کرد تەرکیزی کرد بۆ سەر دەواازەکانی نوکچەر عەسکەرخان بلو هەوڵیاندا لە لای بلووەوە درزێک بکەنە دیواری قەڵاوە. هێرشی ئەم جارەش دوای ئەوەی 36 سەعاتی خەیان نەیتوانی دەست بەسەر ورمێدا بگرێت لەبەر ئەوە کشانەوە. ئابلوقەدانی ورمێ ماوەی 25 ڕۆژی خەیان خەڵکی شار لەو ماوەیەدا ئازایانە بەرگریان لە شارەکەیان کرد و نیانێش پێوێتە دەست کورد. کۆنسولی ئینگلیس کەوتە ناوبژی و حاکمێکی نوێ بۆ ورمێدانرا لە 15 تیرماهی 1298 هەشتی شەوالی 1337 هەشتی ژوئیی 1990 سمکۆ ئابلوقەی ورمەی بەردا پاراستنی ئاسایشی ڕێگەکان بە سمکۆ خۆی سپێرا و بەم کارە لەلایەن فەرمانداریەوە مانگانی بۆ بڕایەوە. ئەویش چەند کەسێک چەکداری بۆ ئەم کارە تەرخان کرد. لەو دەوروبەرەدا سمکۆ ئەویست دەسەڵاتی خۆی فراوان کا بۆ گوندەکانی لە کستان و سوڵتان ئەحمەد و قەرەقشلاغ کە ئازەری بوون. ئەوانە ملیان نەئەدا و شەڕی خوێناوی ڕوویدا لە نێوانی خەڵکی ئەوێ و هێزەکانی سمکۆدا. دانیشتوانی ورمێ و دەوروبەری بەردەوام داوای یارمەتیان لە تەورێز و تارانە کرد.